اوه او خیزانن ایج دست داعش قرطال بوین الرمادی کوتانو که زیدتری 1500 خیزانا شیاین خوبگه نهزین عراقی لهشتا جمارکا زوراوان الجير دست حلاتا داعش ماینه 12 بيت احنا طابين به زۆر شوێن و جێگەیان پێکردین دواتر پێیان گوتین کە بڕۆنە پێشەوە و لەوێ بازگەیەک بۆ داناین ئەوان بە شێوەیەکی زۆر ناشایستە ئێمەیان پشکنیوە بە شێوەیەک هەموو ئەو خێزانانەی لە ڕوومادی دەرچوونە گەمارۆ دران بڕوا بکەن بە شێوەیەک ئەشکەنجەی پیاوەکانیان دەدا کە وەک ژن دەگریان نهاها خلوا الزلم تبكي مثل ما تبكي النساء بالضبط شلون النساء تبكي هم يبكون يعني بالنص اخمس يضرب على راسه يضرب على وين مكان يضربه هنج خلک رمادی نتشان بدرستی در برینش آزارن خوب کن و باخون الگوری گوتنین وان داعش گلک کس کشتینه والخير أمي راحت مني چی بڵێم من دایکم لەدەست داوەت کاتێکم کەسێک پێم بڵێ ئێستا دایکم لەکوێیە بە تۆ دەڵێم بم بە بۆ لای دایکم من هیچی دیکەم ناوێت تەنیا دایکم نەبێت خەڵکێکی زۆر گەمارۆ دراون ئاوی خواردنەوەکە چڵکاوە و تەنانەت خواردنیش نەبوو بێخۆین هزین دجا تیرور عراقی کل سنگرین پیشینه ارگی رزگار کرن و جافدانا وان خیزانا ابستوی خواه گرتیه تا یا هندنا وان بودورین آرام أخذ المعلومات الأولية زیاتر لە 2000 خێزان لە ناوچەی جوبێیە و سەجاریە لە ڕوومادی داعش وەک بارمتە گرتوونی پەنا بەخوا هەموو ئامادەکاری کراوە بۆ ئەوەی ئەو خێزانانە لە دەستی داعش ڕزگار بکرێن والحمد لله والشكر تم إعداد العدة لتحرير هذه المناطق وإنقاذ هذه العوائل البريئة من بطش هذا التنظيم الإرهابي. بردوامی اپراسیون کنترل کردن رمادی دا ادوان روزین دو ماهی دا جمارک آزور جخلک رمادی هاتین رزگار کردن پشتی کنترل کردن دورین وان. زیادتری 8 حیوایه. اف خیزانه داعش و مطالب کار اینایل رمادی. خب پشتی رزگار بون وانجی هشت آزارین وان دو ماهی نهاتنه. و کسو کارین وان داعش دا ماینه. نچیروان حسین روداو رمادی.